ئەگەر لۆ ئەو مۆزوعەیە عەزم لێ نییە کەس دەی بدوێ ڕێستێ چاوی دوای 5 ساڵ لە کوژرانی سێ کوڕەکەی هێشتا داوای سوڵحی عەشایری لێ دەکرێت. ئەمە مام کەریمە، خەڵکی گوندی دووشیوانە لە دەشتی کۆیە. 5 ساڵ پێش ئێستا لە سەر دوو دوانمزەوی لەلایەن چەند کەسێکەوە سێ کوڕی دەکوژرێن. بژاری تەمەن 34 ساڵ و دیاری تەمەن 32 ساڵ و بەختیاری تەمەن 25 ساڵ بەپێی بەڵگەنامەکانی دادگای هەولێر لەلایەن 4 کەس کوژراون کە یەکێکیان فەرماندەیەکی سەربازی بووە. بڕیاری لە سێدارەدانیشیان لەلایەن هەمان دادگا بۆ دەرچووە. مام کەریم هەندێک جار بە دیار وێنەی کوڕەکانی بێدەنگ دەبێت، هەندێک جاریش ئاهیسارد هەڵدەکێشێت. جاروبار بێدەنگی دەشکێنێت و دەڵێت ئەوەندەی لە کوژرانی کوڕەکانم خەفەتم خوارد، ئەوەندەش لە داڵدەدانی بە کوژانی کوڕەکانم گلەیم هەیە. منداڵەکانم خەریکی شێرانی عەردەکانی خۆمان بوون. ئەو کابرایش هەرستا بەخۆ بە دووسێ زەلامیتکە هەرستا چوو شەو بوو، هەر سێکی لەوێ کوشتن ئەو ڕۆی و چۆن ناوێشێتی و ئێستا شوار لەوێ و مریادامیشان لۆ دەرچووە و بەڵام هیچ لایەک ئیش پێ ناکەن. لەسەر کەیسی کوڕەکانی مام کەریم پەیوەندیمان بە پۆلیسی سلێمانی کرد. وتەبێژی پۆلیسی سلێمانی وتی هەندێک فەرمانی گرتن هەیە بە پۆلیس جێبەجێ ناکرێت لەبەرەوەی هەندێک کەسەیە پلە باڵان ئەم پلە باڵانە بە پێی یاسا چوونە سەریان نابێتە بێ لە ڕێی محافەزە و لە ڕێی مەرجع و لە ڕێی حیزبەکەیەوە نووسرا بکرێ و دەستگیرکرێ. هەرکەیسی کوڕەکانی مام کەریم نییە کە بە کوژانی دەستگیر نەکراون. بە گوێرەی بەدواداچوونی دەنجی ئەمریکا لە 30 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان 5900 بەرپرس و کەسی دەستڕۆیشت و فەرمانی دەستگیرکردن و سزای لە سێدارەدانیان بۆ دەرچووە. بەشێکیان لەلایەن حیزبە دەستڕۆیشتوەکانەوە داڵدە دراون و هەندێکیشیان ناوی خۆیان گۆڕیوە و چوونەتە دەرەوەی هەرێمی کوردستان. تا ئێستا توانراوە بە شێوەیەکی بەرچاو ئەو تاوانبارانەی کە لە یاسا ڕایان کردبوو یاخود داڵدە درابوون ئەمانە بگەڕێنرێنەوە بەپێی یاسا مامەڵیان لەگەر بکە و سزای خۆیان وەربگرن. زۆنی ئەم لە تاوانێکی گەورەی کردووە قەتڵی کردووە. یاساناسێکیش پێی وایە داڵدەدانی تاوانباران کاریگەری خراپ لە سەر سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان و دەسەڵاتی دادوەری جێدێڵێت. ئەو کەسانی تاوان دەکەن لەلایەن خەڵکانی کۆمەڵایەتیەوە لە خەڵکانی عسکەریەوە لەلایەن خەڵکانی کاربەدەستانی حکومی و حیزبیەوە داڵدە دەدرێن بە مەبەستی ئەوەی کە سزا نەدرێن. نەهامەتی مام کەریم هەر کوژرانی سێ کوڕە گەنجەکەی نەبوو، بەڵکو لە دوای ڕووداوەکە ناچار بوو زێدی خۆی بەجێبێڵێت. ئێستا لە ناوچەیەکی دەوروبەری هەولێر بە هیوای جێبەجێکردنی بڕیاری دادگا ژیان دەکات. ئەیوبەرتی دەنجی ئەمریکا، هەولێر.